لە ڕانیەوە لەگەڵ میوانەکەم تاوتویەکەم هەڵبەت تایبەتە بە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بانگەشەی لیستی 121 یەکێتی نیشتیمانی کوردستان. بە سوپاسەوە لە شاری ڕانی ئەزیزەوە خات و شیرین یونس کاندیدی ژمارە 6 لە لیستی 121 یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵماندایە. خات و شیرین بەیانیت باش، سوپاس کە لەگەڵمانی. بەیانیەوەش باش و بەیانی بینەرانی گەلی زۆر سپاس. خات و شیرین با لەوە دەست پێ بکەین. پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن لە سنووری ئیداری ڕاپەڕین تا ئێستا چۆنە؟ پرۆسەیەکی زۆر باش بەڕێوە دەچێت و خەڵکەکە ئیتیمایەکی زۆر باشی هەیە بە گەڕوتینێکی تایبەتەوە ئەو پرۆسەیە دەڕوات لەبەرەوەی هەم کاک بافڵ و سەرۆکیی نیشتیمانی کوردستان گەڕوتینێکی واتنی داوە بە لایەنگرانی یەکێتی خەڵکەکە زۆر ئیتیمایەکی باشە و ئیستیجابەی باش هەیە لە ناو خەڵک پرۆسەیەکە زۆر زۆر بە باشی بەڕێوە دەچێت. بەڵێ. خات و شیرین سەرۆکی یەکێتی لە یەکێک لە پەیامەکانیدا بەڕاشکانەوە وتی هاوڵاتیان بێزارن لە پرۆسەی سیاسی ئەمەمانای ئەوە نییە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان هیوا بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان ئەگەڕێنێتەوە. بەڵێ من ئەندامی خولی پێنجی پەرلەمانی کوردستانیش بوومە و لە کابینەی نوێی حکومەت من هەموو کات گوتومە شکست خواردووترین کابینەی نوێیە کابینەکەی مەسرۆر بوو کە نەیتوانێت حکومڕانیەکی باش بکات بۆیە ئەم جارێکی نیشتیمانی کوردستان بە سەرۆکێکی بەهێزەوە داخڵ بووە بۆ هەڵبژاردنێک کە بیاوێ ئەو ڕێڕەوی حکومڕانی کە مەسرور قۆڕغی کرد بوو بیاوێ باشی بکات و ئێمە ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە سیرکە کە دەبینی لە کابینەی نۆدا خراپترین حکومڕانی کراوە لە کابینەی نۆدا ڕۆژنامە نووس قۆڕغ کرابوون مەلاکان ڕیشیان دەسووتێنرا و هیچ کەسێک نەی دەتوانی کۆمنتێک بنووسێ لەسەر کۆمنتێک ئامادە بوونە نیو سەعات لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران قسە بکە مەسرور کەواتە نەیتوانی ئەو حکومڕانێکی باش بێ کەواتە ئەم حکوومەتە حکوومەتێکی قۆڕغکاری داگیرکاری فاشل بووە بۆیە هەمووان بەیەکەوە وەلایەنگرانی یەکێتی بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ ئێمە حکومڕانی ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە و ئەم جارە سەرۆکی حکومەت وەردەگرین خەڵکی هەرێمی کوردستان ممارەسەیان لەگەڵ ئێمە هەیە کە دەزانن ئەو کاتانێک کە ئێمە سەرۆکی حکومەت بین و زۆرینەی پەرلەمان بین و سەرۆکی حکومەت وەرگرینەوە کوردستان بەرەو ئاوەدانی دەڕوا ڕۆژنامە نووس ئازاد دەبێ مەلاکان ئازاد دەبن خەڵک ئازاد دەبێ سیرکە پارتی ئەوەندە خۆی بچوو کردوتەوە کە دەزانێت لەو هەڵبژاردنەدا کە تەزویر ناکرێ کە تەزویر ناکرێ هەڵساوە کێشە دروست دەکە دوێنێ کاک شاڵاو لە تەعزیەک بۆ چوە بۆ تەعزیە بۆ پرسەنامە چووە ئەوان بە گولە بەخێرهاتنیان کردووە خەڵکانێک یعنی چۆن دەکرێشتیوە لە چ شوێنێکی دنیادا کاتێک کە هەڵبژاردن بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکا بانگەشەی هەڵبژاردن ئازادە هەرکەس بانگەشەی خۆی بکا و زۆرینەی دەنگ بەرێ بەڵام ئەو پارتی ئەوەندە ترسی هەیە ئەوەندە ترسی هەیە لەم هەڵبژاردنە دڵنیات دەکەمەوە یعنی لە ترسەکەی خۆی پەلامار بۆ هەموو کەس دەبا پەلامار بۆ پاسەوانان دەبا پەلامار بۆ لایەنگرانی یەکێتی دەبا پەلامار دەدات وەک سەگ پەلاماری هەر هەمووان دەدات بۆیە ئێمە ئەو سەکانە دەمکوت دەکەین لە بیستیدا پێیان دەڵێن یەکێتی چێە پێیان دەڵێن لایەنگرانی یەکێتی بەو شتانە نەبەگولە بێدەنگ دەبن نە بە قسە نە بە هەڕەشان نە بە زیندانی بە هیچ شتێک بێدەنگ نابین ئێمە خاوەنی هەولێر و هەموو کوردستانین دڵنیان دەکەینەوە کە جارێکی تر ئەو حکومڕانیە قۆڕغکارە ئەم سەرۆکە ستەمکارە ڕۆژنامە نووس کوژە ڕۆژنامە نووس کپکەرە جارێکی تر حکومڕانی نابینێت. کەواتە خات و شیرین کاتیەوە هاتووە هاوڵاتیانی هەرێم بە شێوەیەکی گشتی دەنگ بە لیستێکیکە بن دەنگ بە لیستی 129 بن بۆ ئەوەی بیر لە خۆشگوزەرانی خۆیان بکەنەوە لە سەرجەم بوارەکاندا.
دڵنیام لەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو لایەنەکانی تاقی کردەوە و سیرکە لە ڕابردوو هەموو خەڵکی هەرێمی کوردستان چەند جارە یەکێتی سزاداوە بەوەی کە گۆڕانی خستە ناو پەرلەمان بە 25 کورسیەوە نەیانتوانی هیچ بکەن و نەوەی نوێی خستە ناو پەرلەمانی کوردستانەوە نەیانتوانی هیچ بکەن. گەلی عەلی بەجیش هەر ناتوانێت هیچ بکات. دڵنیات دەکەمەوە کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر هۆشیارترە لەوەی کە ئەو لایەنانە بیری لێ دەکەنەوە. بۆیە ئەو جارەیە خەڵکی هەرێمی کوردستان هەمووان دەست لە ناو دەست بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی هەل بە یەکێتی دەدەنەوە بۆ 4 ساڵ. من داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم کە ئەم جارە بۆ 4 ساڵ هەل بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن، با ئێمە ببین بە زۆرینەی پەرلەمان، با ئێمە سەرۆکی حکوومەت وەربگرینەوە ئەو کاتەی با خەڵکی هەرێمی کوردستان حکم بدا لەسەرەوەی کە ئێمە دەتوانین ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە، دەتوانین خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنین. ئێمە 17 ساڵە حکومڕانیمان بەدەستەوە نییە، ئێمە لە سنووری سەوزدا 140 حکومڕانیمان بەدەستە، یا قایم قامۆ مدیر ناحیە و مدیرەکان و زۆربەی مدیر عامەکان یا گۆڕانە یان کۆمەڵە یا یەکگرتووە. ئەوانەی کە ئێستا دێن ئەو حکومڕانە بە ئێمە دەفرۆشنەوە، ئەوانە خۆیان لە حکومدا بوونە، ئەوانە خۆیان وایان کردووە کە ڕێڕەوی حکومڕانیان خوار کردووە بە سەرۆکایەتی پارتی، ئەوانە هەمووی بەشێک بوونە لە پارتی کە نەیانتوانی لەگەڵ ئێمە بتوانن. تەنانەت مدیر هەبووە گۆڕان بووە، قایمقام هەیە گۆڕانە، ئەگەر یەکێکی یەکێتی یان لایەنێکە دەچێتە لای ئیشەکە ڕاستیش بێ بۆی ناکات. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان تێگەیشت هیچ لایەنێک کە نوێشێروان مستەفا نەیتوانی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان کە ئەو لایەنۆکانە هەر ناتوانن بیکەن. دڵنیاتان دەکەمەوە خەڵکی هەرێمی کوردستان ئەم جارەیان هەمووان دەست لە ناو دەستی یەک بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە بەرەو ئامانجی سەرکەوتن 20دا گەورەترین سەرکەوتنی یەکێتی دەبێ و تەپڵی سەرکەوتن لە قەڵاو منارە لێ دەدەین. شیرین خان، یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی بایەخی بە ئاوادانکردنەوەی سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان دیاوە. پرسیارەکەم ئەوەیە، پلان و بەرنامەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەیەوە چییە؟ پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە وەکو چۆن لە ڕابردوو کاتێک حکومڕانیمان لە بەردەست بوو دێهاتەکانمان ئاوادان کردەوە، سولفەی عقارماندا، سولفەی زەواجماندا. ئەو جارەیان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی وایە بۆ گەنجان کۆمەڵێک پرۆژەی گەورە بکە بۆی گەنجەکانمان کۆچ نەکەن لە هەریەکە لە شار و لادێ و شارۆچکەکانی خۆیان دابنیشن، بتوانن کۆمەڵێک کارگە و کۆمەڵێک هەلی کاری باش بڕەخسێنن کە سەیرکەن لە کابینەی نۆش. تەنها یەکێتی توانیویەتی ئەگەر بوژانەوەیەک هەبوو بێ وەزارەتی کوشتتوکاڵ بووە و بێگەردخان کە وەزیری کوشتتوکاڵ بووە، ئەم هێز و ئەم گڕوتینەی بە وەزارەتەکە داوە کۆمەڵێک هەلی کاری دروست کرد، کۆمەڵێک ئیشی باشی کرد. ئەوە تەنها ئەو بوو لە کابینەی توانی بە ئازایانە وەکو شێرەژنێک بێتە مەیدان و بتوانێت خزمەت بکات و کابینەی نۆ لایەنی کەم تۆز کۆکە پارسەنگی ڕاست بکاتەوە. ئەوە وەزیری یەکێتی بوون توانیان. بۆیە ئێمە ئەو جارەی دەمانەوێت سەرۆکی حکومەت بۆ خۆمان بێ و ڕێڕەوی حکومڕانی لە ڕێگەی سەرۆکی حکومەت و زۆرینەی پەرلەمانەوە ڕاست دەکەینەوە، دەچین بۆ شار و لادەکان، بۆ شارۆچکەکان، بۆ ئەوەی ئاوادان بێتەوە، بۆ ئەوەی بتوانین هەلی کاری باش دابینکەین، بۆ ئەوەی بتوانین موچە خۆران بدەین. ئەوە ئێمەین دەتوانین موچە خۆران بدەین، ئەوە ئێمەین شەڕی موچە خۆرانمان کردووە، ئەوە ئێمەین چەندین جار کاک قوبات بە سەرۆکایەتی کردووە بۆ تیم کە چووە لە بەغداد داوای موچە و قوتی خەڵکی کردووە. سەرۆک بافڵ کە ئیشی ئەو نەبووە وەکو یعنی سەرۆکی حیزب چووە ڕەنگە زیاتر لە 20 جار چوو بێت بۆ بەغدا بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ لایەنەکان دانیشێ لایەنی کەم قوتی خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێنێتەوە کە ئەو موچەی کە دەشدرێت لە ساسەری یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە داوا دەکەم هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەست لە ناو دەستی یەک بەرەو ئامانجی سەرکەوتن لەگەڵ 129 یەکێتی بێت.
خات و شیرین متمانەی دەنگدەرانی ژن چۆنە بە تایبەت بۆ بەربژێرە ژنەکان؟ متمانە زۆر باشە، خەڵکی سیجابەی زۆر باشی هەیە، دەڵێ شێرکە لە لانە هاتە دەرچنێر بووچمێ بوو جیاوازیەکی نییە. ئێمە وەکو شێر هاتوین لە ناو خەڵک و داوا لە خەڵک دەکەین دەنگمان پێ بدە، کە من یەکێکم لەو پەرلەمانتارانەی خولی پێنجێکێک لە دەنگە دلێرەکان بوومە، هیچ کات سازشم نەکردو لەسەر مافەکانی خەڵک، هیچ کات بێدەنگ نەبوومە لە ئاسمافەکانی خەڵک و لە بەردەم بنەماڵی بارزانی من هەموو کات ئەوەی کردویانە گەیاندوومە کە بنەماڵی بارزانیش یعنی شکست خواردووترین بنەماڵن، گەندەڵترین بنەماڵن، فاشلترین بنەماڵن کە ناتوانن حکومڕانی بکەن، ئەوان تەنها دەتوانن حکومڕانی سەری ڕەش و بنەماڵی بارزانی بکەن. بۆیە خەڵکی تیمای باشی هەیە کە دەزانن ئێمە ڕوبەڕووی گەندەڵکاران دەبینەوە، ڕوبەڕووی خاکفرۆشان دەبینەوە، ڕوبەڕووی ئەو کەسانە دەبینەوە کە بیانەوێ هەرێمی کوردستان بخەنە بەربەر پرسیارەتێک، ئێمە دەنگی دلێرمان هەڵدەبڕین و داوای مافەکانیان دەکەین و هەمیشە بە دەنگە دلێرەکەمان دەتوانین مافەکان وەربگرین، ماف نادرێ دەسەندرێ. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئەو جارەی ئیسیجابەی زۆر باشی هەیە بۆمان بۆ ئەوەی مافەکانیان وەربگرین، چونکە پارتی کە خسمانە سەر حکوم دامان ناوە بە سەرۆکی حکوومات بۆ ئەوە نەبووە کە مافی خەڵک بخوات، ئەوان مافی خەڵکیان خواردووە، موچەیان نەهێژ، موچەیان بڕی، یعنی من نایزانم ئەوان چۆن شەرمەزار نابن، چۆن ڕوڕەژ نینە کە ڕوڕەژ بوونە بەڵام خۆیان بە ڕوڕەژ نازانن لە ئاستی ئەو خەڵکە چۆن دەتوانن بانگەشەی هەڵبژاردن بکەن، چۆن دەتوانن داوا لە خەڵک بکەن دەنجیان پێ بدا کە هۆکاری بڕینی موچەی خەڵکن، کە هۆکاری پارچە بوونی هەرێمی کوردستانن. هەرێمی کوردستان خەریک بوو دەبوو بە دەوڵەت لە کردیویانەتەوە محافەزەیەک ئەوەندە بچووکیان کردوێتەوە، وایان لێ کردووە کە نەیان توانیوە ئەو هەرێمە بەیەکگرتووی بهێڵنەوە، هەر خەریکی ئەوە بوون خاچیان فرۆشت، هەر خەریکی ئەوە بوون چیا نازدارەکانی هەرێمی کوردستانیان دا بە دەوڵەتی تورکیا هاتوون لێرە خەڵکی سبیل دەکوژن، بە سەرۆکاتی ئەوان خەڵکی سبیل دەکوژرێ. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئیتیمایەکی باشی دەبێ تێگەیشت کە پارتی ناتوانێت حکومڕانی بکە، و جگەلەوەی کە پارتی ناتوانێت حکومڕانی بکە هیچ مەعارەزەیەک نەهات حکومڕانێکی بتوانێت خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنێ. بۆیە ئەو جارە هەمووان دەست لە ناو دەستویەک 129 دەکەن بە ئامانجی خۆیان و بۆ ئەوی بتوانن ئەو خۆشگوزەرانیە بهێننەوە ناو هەرێمی کوردستان و موچەی موچەخۆران باش بێت، پلە بەرزکردنەوەی فەرمانبەران باش بێت، دامەزراندنی ئەو هەموو زانکۆ و پەیمانگانە بکرێت کە ئێمە بە بەردەوامی لە ناو مەعاناتەکانی ئەوانین، ئێمە هەست بە ئازاری ئەوان دەکەین، ئەوە سەرۆکی ئێمەیە، شەقام بە شەقام دەسوڕێت لە ناو خەڵک، ئەوە کاک قوبادی ئێمەیە کە دەگەڕێت لە هەموو لادێ و شار و شارۆچکەکان و لە مەعاناتی خەڵک دەزانن، ئەوان دەزانن خەڵک چ داواکاریەکی هەیە. بۆیە ئەو سەرۆکە تا ئێستا نەیتوانیوە بێت یعنی لە هیچ شوێنێک بابێت ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی ڕاپەڕین بڵێ سەعاتێک هاتووە لە ناو ڕاپەڕین تەنانە ناتوانێت بە ناو بازاڕەکەی ڕاپەڕینیشدا بڕوە، قۆڕخی دەکەن هەموو هێزە ئەمنیەکانیان هێنا بۆ یەک قردێ لە بڕین هاتبوو کە گەورەترین سەرۆکە بۆ قردێ لە برین، ناوی دەچێتە کتێبی جینسەوە، چونکە سەرۆکێک بوو لە 4 ساڵ و 5 ساڵی ڕابردوو تەنها قردێلەی بڕی، هیچ پرۆژەکان جێبەجێ نەکرا، بە سەرۆکی قردێ لە بڕین بوو. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئەو جارە هەلمان پێدەدا بتوانین ئێمە هەم بەکردار ئیش بکەین، تەنها بەردی بناغەدانەنین بۆ ئەوەی بتوانین خۆشگوزەرانی و ئاوەدانی بێنینەوە ناو شار و شارۆچکەکان کە سیرکەن لادێکان لەوەتەی سەرۆکی حکومەت بەدەستیەکێتیەوە نەماوە، لادێکان گەورە بوونیان بە خۆیانەوە نەبینیوە، پرۆژەیان بە خۆیانەوە نەبینینەوە، ئەوەی کە کراوە ئەو کاتە کراوە ئاوەدان کراونەتەوە کە ئێمە سەرۆکی حکومەت بووین. بەڵێ خات و شیرین یونس کاندیدی ژمارە 6 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان، سوپاس ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن.